مەترسی بەرزبوونەوەی فشاری خوێن بەتایبەت لە قۆناغی سێمدا چییە؟ فشاری خوێن بە شێوەیەکی گشتی بەرزبوونی فشاری خوێن مەترسی هەم بۆ سەر خانمەکە دروست دەکات هەروەها بۆ کۆرپەکەی. هەندێک خانمان هەیە فشاری خوێنی خۆیان ئاساییە، یان پێش دووگیانبوون هیچ نەخۆشی بەرزی فشاری خوێنیان نەبووە، بەڵام لە ماوەی نەبووە ئەمە جیاوازە لەوەی کە ئەو خانمانەی کە خۆیان بەرزی فشاری خوێنیان هەبووە، بۆیە ئەو خانمانەی کە پێشتر بەرزی فشاری خوێنیان نەبووە جۆرە نەخۆشیەک هەیە کە پێ دەڵێن بەرزبوونەوەی فشاری خوێن لە ماوەی دووگیانی، ئەمەش لە هەفتەی 20ەوە دەست پێ دەکات هەتا کۆتایی دووگیانی. بەڕاستی ئەم جۆرە بەرزبوونەوەیە پێویستە بە زووترین کات خانم هەر نیشانەیەکی وەکو سەرگێش خواردن، ئازاری سەر هەی بێت بە زووترین کارسەردانی پزیشکی پسپۆری ئافرەتان بکات، لەبەر ئەوەی زۆر مەترسیدارە بەڕاستی لەبەر ئەگەر بە زووترین کات چارەسەر وەرنەگرێت لەوانەیە کاریگەری لەسەر جەستەی خۆی و کۆرپەکە هەبێت و گۆرانکاریەکانیش مەترسیدارن، چونکە هەندێک جار لەوانەیە خانمەکە بێتە هۆی ئەستوربوونی پێیەکانی ئەستوربوونی جەستەی بە شێوەیەکی زۆر کاریگەری بکات لەسەر گورچیلەکانی، بێتە هۆی ئەوەی کە پرۆتین لە ناومیز دەربدرێت، کارگەری بکات لەسەر جگەری خانمەکە. زۆر جار ئێمە ناچار ئەبین پێشوەختە مناڵەکە دەربهێنین لە ڕێگەی نەشتەرگەری یان لە ڕێگەی سروشتی لە پێناو پاراستنی جانی دایکەکە، یان بە جۆرێک لەوانەیە لە کاتی نزیکبوون لە مناڵبوون بە جۆرێک فشاری خوێنی دایکەکە ئەو نەبەرز بێت کە ئێمە نەتوانین ڕێگە بە مناڵبوونی سروشتی بدەین بە زووتری کات ئەمانەوەی کۆرپەکە دەربێنین لە پێناو پاراستنی ژیانی دایکەکە بە نەشتەرگەری، کە ئەمەش بێگومان کاریگەری نەرێنی زۆری ئەبێت لەسەر دایکەکە و کۆرپەکە هەردووچان، بە تایبەتی لەسەر دایکەکە لەوانەیە کاریگەریەکانی سڕکردن بێت، لەوانەیە کاریگەری خوێنبەربوون بێت، لەوانەیە بێت هۆی پچڕانی وێڵاشەکە لە پێش لە دایک بوون کە خوێنبەربوونێکی ئەجگار زۆر بۆ خانمەکە دروست کات کە مەترسی بخاتە سەر ژیانی هەروەها ژیانی کۆرپەکەش، لەوانەیە کاریگەری هەبێت هەم زۆر جار لەوانەیە بێتە خوێنبەربوونی مێشک لە دایکەکە. بۆیە پێویستە ئامۆژگارین بۆ خانمان ئەوەیە کە پێویستە بە شێوەیەکی بەردەوام سەردانی پزیشکی پسپۆری ئافرەتان بکەن کە ڕۆژان تۆ لە کاتی ئەوەی کە نەخۆشەکە یەتەلات لە هەموو سەردانەکە ئێمە پستانی خوێنی نەخۆشەکە ئەگرین و ئەگەر پستانی خوێنی هەندێک بڵند بێن ئێمە لەوانەیە هەندێک پشکنین هەیە بیکەین بۆی بزانین ئەو فشاری خوێنە فشاری خوێنێک بۆ کە لە ماوەی دووگیانی ڕوویداوە یاخود پێشتر خانمەکە هەی بووە، یان بەتایبەت ئەو خانمانی کە خۆیان فشاری خوێنیان بەرزە بە پێش دووگیان بوون ئەو پێویستە لەوانەیە لەسەر هەندێک دەرمان بێ ئێمە ناچار بین لە ماوەی دووگیانی دەرمانەکانی بگۆڕین، چونکە ئەم جۆرە دەرمانە کاریگەری نەرێنی ئەبێت لەسەر کۆرپەکە و پێویستە بە زووترین کارسەردانی پزیشک بکات. بۆیە بەڕاستی بەرزبوونەوەی فشاری خوێن بە تایبەتی لە سێمانگی قۆناغی دووەم و سێمی دووگیانی کە لە پاش 20 هەفتەوە دەست پێ ئەکات بەڕاستی کاریگەریی نەرێنی زۆری ئەبێت، بۆیە پێویستە بە زووترین کارسەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ ئەوەی کە پارێزگاریکردن لە تەندروستی خۆی و کۆرپەکەی بە هەمان شێوە ئینشاءالله. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.